بەڵازان خۆشەویستانمان بەردەوام دەبین لە تەوریسین بەرنامەکەماندا بابەتێکی گرنگمانداناوە باسکردن لە هەستەکانی مرۆڤ، دەربڕینی هەستەکانی مرۆڤ، بەڕێوەبردنی هەستەکان. ئێمە هەوڵ دەدەین بزانین هەستەکان چین، چۆن مرۆڤ دەتوانێت خودی خۆی کۆنتترۆلی هەستەکانی خۆی بکات، چ شتێک دەبێتەوەی کە هەستەکان بەلاڕێدا بڕوات یاخود هەستی مرۆڤ چۆن وا دەکات کە کاریگەریەکی باشی لەسەر ژیانی خۆی هەبێت. بەجێ لە جۆرەکان باز لەوەش دەکەین کە لە ئێستادا زیرەکی دەستکرد و ئای و ئەم بابەتانە هەیە. بەجێ لە جۆرەکان ئەمانەش هەندێک جار زۆر پرسیارکردن و زۆر دەربڕینی هەستەکان بۆیان لەوانەیە بێتە مای کۆنتترۆلکردنی هەستەکان. چی بکەین بۆی کە بەدیوێکی باش سوودی لێوەربگرین لە هەستەکانمانە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هێدی سەعید ڕاوێژکاری پەروەردەیی کە لێرە میوانە. مامۆستاگیان زۆر بەخێر بێن. زۆر بەخێر مامۆستا. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا پێشتر گفتوگۆمان کرد بۆچی پێت باش بوو باز لەم بابەتە بکەین و هەستەکان بۆچی گرنگە کە مرۆڤ لی تێ بکات. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ هاوکارانەکانی کە بەکەمیشە بۆ سەرخستنی و پرسەگرنگانی کە مامان سەر دەکەین لەگەڵمان و سەربازیش و سپاس بۆ جەنابتان. خۆ بەخێر بێت. بەتی هەستەکان پێشەوەی وەڵامی جەناب بدەم دەمەوێت جەزبی سەرنج بکەم بۆ لێرەدا بۆی کە بڵێ هەستەکان وەکو ئاسمانێکی بەهاری وان. کاتێک کە ئاسمانی بەهاری دەبینین جاری وە ئاسمانەکان ئاسمانێکی شین و جوان و ساماڵە، جاری واشە دەبینین بە هەورە، بەڵام جاری وا دەبینین هەورێکە، بەڵام هەورێکە بارانێکی بەلێزمە و توندی پێوەیە. ئێمەمانە لە حاڵەتانەدا چۆن بتوانین بەرگەی ئەم بارانە بەلێزمە و توندانە بگرین پێویستمان بەچە پێویستمان بە خۆ پارێزیە. جا خۆ پارێزی دەکرێت من ناونیشانی تایتەڵەکەەوە بکەم بە چەترێک پێویستە بتوانین خۆمان بپارێزین. ئەم خۆ پارێزی وا دەکە کە بتوانین لە بارانی بەلێزمە و بارانی تر جەستەمان تەڕ نەبێ و کەرەستانی کە پێشمانە تەڕ نەبن. هەمان شت هەستەکانی شاوشەوەی بارانەکانمان زۆرجار بارانێکە کە ئینسان حەز دەکات لە ژێریدا بمێنێتەوە تەڕ بێ، بەڵام زۆرجار بۆ خۆ پارێزی پێویستی بە پارێزگاریکردنە لە بارانە لە بەلێزمەکان. هەستەکانیش هەمان تعبیر و هەمان هەستیانێ و هەمان دەربڕینیانێ و هەمان شێوازیشن. زۆرجار مرۆڤ پێویستە چەتری خۆپارێزی هەڵدا لە هەستە خراپانەی کە بەرەو بابەتی خراپ و نەرێنیشی دەبات. سەبارەت بە بابەتی هەستەکانیش من پێم وایە ئەگەر پێناسەیەکی هەست بکەین هەست یەکێک لە بابەتە گرنگانی کە کاردانەوەی ئاڵۆزی جەستەیی و دەرونی مرۆڤە کە لە کاردانەوە وەڵامی ئەو ڕووداوانە ڕۆدا کە ئینسان ڕۆژانە بەرکەوتین هەیە لەگەڵی. زۆر باشە چۆن بتوانین لە ڕووی زانستی و یاخود بە شێوازێکی زانستی ئێمە هەستەکانمان دەرببڕێ؟ خۆی زۆر جارێمە پێمان وایە ئاڕاستەکردنی ئێمەمانە کە لاوانەیە پێشتر کە کرابێتەوە کە پێمان دەگوتری لاوانەیە ڕەگەزێک کە پێی دەگوترێت ڕەگەزی مێ ڕەگەزی نێر هەردوو ڕەگەزەکە لاوانەیە زۆر جار پێمان بگوترێت شەرمێک بێکە فرمێسک بە چایداوی، بەڵام بە تایبەتی بۆ ئێمەی پیاو، بەڵام زۆر جار واژ نییە. مەرجنی ئەوانی کە دەگریان زاڵە بن بەسەر هەستەکانیان هەست پاڵنەر و دافعێکی ناوەکیە کە مرۆڤ وارێ دەکات بتوانێت گۆڕانکاری لەسەر یەکەم جار دموچاو هەستەکانی و بیرکردنەوەکانی و ئاڕاستەکردنی جەستەکانیشی بکە لە خۆشی و بیگۆڕە بۆ ناخۆشی و ناخۆشی و بیگۆڕە بۆ خۆشی. چۆن بتوانین ئێمە کۆنتترۆل یاخود بەڕێوەبردننی هەستەکانمان بکەن لە ڕووی زانستی؟ من دەتوانم بڵێم یەکەمیان خاڵی یەکەمیان ناسینی هەستەکەیە. ئایا ئەم هەستێکی باشیان خراپە؟ ئەگەر هەستی باش بوو، من کە ناسینی هەستەکەم کرد هەستێکی باش بوو، دافع و پاڵنەرەکە دەرونیەکان و جەستەیەکان و مادیەکانی دەوروبەریشم وا لێ دەکەم ئاڕاستەم کەن بۆ جێبەجێکردنی و هەستە باشەی کە هەمە. ئێگەر خراپ بوو خۆم و دەوروبەرم بەکاردێنم دیکەمە سەپۆرت و سەرپەرشتیار بۆی بتوانم لەم هەستە خەراب و نێگەتیڤە دوورم کاتەوە. دومیان کاتێک کە زانیم هەستەکەم هەستێکی خراپە چی بکەم؟ باشترین چارەسەرەوەیە دەروونناسان دەفەرمون چەند خولێکێک بوەستی لەسەر چی؟ لەسەر هەزمکردن و ئەنجامدانی ئەم جۆر هەستە. ئایا سیناریۆیەکی بۆ دابنێم؟ من زۆر جار لە بابەتی قسەکاندا زۆر جار یاسێ سیناریۆ بەکاردێنم. سیناریۆیەک دابنێم بۆی ئایا ئەم هەستە کە من ناسیم و نەژوەستام چیم بەسەردێنێت؟ کۆتایی شتەکە چی بەسەردێ؟ ئایا دەستخۆشیە یاخود زەمکردنە؟ ئایا سوپاسگوزاری خوا یاخود شەرمەزاری بەدەم خوا یاخود بەردەمی بەندەکانی خوا؟ ئەوە دوو سێمیان پێم وایە لەم دوو حاڵەتەدا شتێکمانەیە کە بتوانین چارەسەری بە بدۆزینەوە. ئەگەر هەستەکە هەستێکی خراپ بوو و خولەکەکانیش ڕانەوەستام، ئەگەر ڕاشوەستام دەبێت یاسای سێم جێبەجێ بکەم ئەویش بتوانم خود ڕێنماییکردنی پێوە بێ. من لە قسەکانمدا لە بیرکردنەوەکانمدا لە ڕفتار و گفتارەکەمدا کە لە دوای هەستەکە دەیبینم خود ڕێنماییکردنی خۆمی پێوێ. ئەگەر زانیم بەختەوەری پێوەیە جێبەجێ دەکەم، ئەگەر نازانیم تڵشکان و هێزی جەستەی مرۆڤێک بەکاردێنم بۆی بتوانم لە کەداریکەم پێم وا بوەستین باشترە. بێگومان ئێمە وەسا بەڕێوەبردنی هەستەکان کی ئەنجامی دەدات وە خودی خۆمان ئەگەر هەستەکان بەڕێوە دەبێت چ کاریگەرێکی باشی ئەبێت لەسەر خودی خۆمان؟ خۆی پرسیارێکی زۆر جەوهەریە. هیوادارم ئیجازە بفەرمی کۆمەڵ خاڵێرە زۆر بەلامەوە گرنگە. خاڵ یەکەم دەتوانم بڵێم
لە تۆپۆ دەست پێکەم کە پێم وایە پای گرنگی کۆمەلگا خێزانە باشە ئایا خێزان چێ لە ئێستادا دەتوانم بڵم چه هەستەکان بڕۆ دەبا لە خێزاندا من پێم وایە تەمان وەکەم قسەی من هەموو کەمیشەکە قسە دەکەم گشتگی قسە ناکەم لە تێڕوانینێکی من جیاوازە لە تێڕوانین جەنابەت جیاوازە تێڕوانین بینێرێکی بەڕۆژی جیاوازە بەڵام تێڕوانینی من پێم وایە لە ئێستادا خێزان مادیگرایی و مۆدگرایی هەستەکان بڕێوە دەبن مادیگرایی مۆدگرایی یعنی چی واتە ئەو شتێکی من کاتێککە دەچم سەردانی ماڵک دەکەم دەبینم لە ڕووی بابەتی پێداویستیەکانی ماڵەکەی خۆی لە زۆر لە من باشترە ئەو کاتە هەستێکی ناڕەحەت بە من دەبەخشرێ باشە بۆچی فڵان کەس ئەم ماڵی هەیە بۆ من نیمە کابوو مادیگرایی لەگەڵ مۆدگرایی هەستی خێزانم بۆ بەڕێوە دەبا دەکرێت من بڵێم استراتیژی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو زۆر گرنگە من پێم وایە ئیشی لەسەر بکەین ئایا چ شتێک وا دەکە ئێمە بتوانین هەستەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خۆمان بڕێوە بەرین نەک ئەوانەی کە لە دەوروبەرەوە من یەکەم جار جەزبی فکرەکان دەکەم لێرەوەی دەڵم کە ئایا خۆمان هەستەکانی منداڵەکانی خۆمان بەڕێوە دەبینیان خود یوتیوبەرەکان طبعا یوتیوبەرەکان بەشێکی زۆری چکە ئێمەمانە بەخۆشمەوە منداڵەکانمان جیرۆدەی ئایپاد و بابەتە زیرەکەکان کارگوریانە بین و ڕێسایەکی بدانین زۆر کارەساتی گەورەی بدواداتێ یەک دوو لە بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و استراتیژی بەڕێوەبردننی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا ئەگەر بچەمکێکی زۆر عوام عشایری قسە بکەین لێرە بڵێم ئەوانەی کە سەرپەرشتی بەڕێوەبردننی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیجەکانن هەستەکانی ئێمە بەڕێوە دەبن دوو بەنمونەیەکی زیندوو بیدەم کاتێک کە شتێک دەگوترێت بنمون لەسەر فڵان کەس ڕاستە خۆ پەیجێک خاڵە باشەکانی بازەکە پەیجێک خاڵ خراپەکانی بازەکە ئێمەمانان زۆر بەمان یاسای چ بەکاردێنین یاسای مێژ بەکاردێنین طبعاً ڕێزمێ بۆ جەنات و بۆ مینبەرەکەشتان لەسەر شتی پیس دەنیشت شتی پیسیش دەگوازینەوە بەڵام کەممان هەین یاسای مێشنجوینە بەکاربیێنی لێرەدا لەسەر شتی پاک بنیشین و شتی پاکش بگوازینەوە کەوا بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستاوان لێ هاتوو هەستەکانی ئێمە بە جۆرە کەمەند کێش دەکەن بە جۆرە بەڕێوە دەمان بەرن چ کاتێک میلیان لێبوو چێژمان پێدەبەخشن و چ کاتێک میلیان لێبوو دڵمان تەنگ دەکەن هەستەکانمان بەرەو ناڕەحەتی و ناخۆشی دەبن کابوو دەکرێت لە بابەتی خێزان و لە بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە سنتەر نەبین ئەوان سنتەر بین بەڵام ئەگەر وریا بین شوێن لەقی ئەوانە بکەین خۆمان سنتەر وەردەگرینەوە خاڵشکە بەلامەوە گرنگە کاکدانیار کە باسی بکەم ئەویش لە بابەتی پەیوەندی سۆزداری کچ و کوڕێک ئایا من کە ڕەگەزی نێرم کاتێک کە من پەیوەندی سۆز دەکەم و پەیوەندی سۆزداری و لەگەڵ ڕەگەزی بەرامبەر خۆم هەستەکانی خۆم بەڕێوە دەبم یاخود ئەو هەستەکانم بەڕێوە دەبات طبعاً پێچەوانەکەش ڕاستە من پێم وایە ئێستا زۆر جار کاتێک کە دەکرێتە پەیوەندیکی سۆزداریەوە ڕەگەزی بەرامبەر هەست و سۆزەکانی بەڕێوە دەبا خەڵات و کۆشش ئەم کەسە بەڕێوە دەبا کاتێک ئەو دڵخۆش بێ ویش دڵخۆشە کاتێک ئەو حەزین بێ ویش حەزینە کاتێک ئەو تووڕە بێ ویش تووڕەیە کاتێک ئەو دڵشاد بێ و پێکەنین بگرێ ویش دڵپێکەنین دەیگرێت کەوا بوو ئێمە خۆمان خاوەنی کۆنتڕۆلی هەستەکانی خۆمان نین چی بکەین بۆی بتوانین ئەم هەستانە بۆ تەمەنی هەرزەکاری ممانان بگەڕینەوە پێویستەوە چێ بگەین ئێمە خۆمان پەروەردگاری مەزن بە جۆرێک و ئافراندوین و دروستی کردوین کە خۆمان هەستەکانی خۆمان لەژێر ڕسەڵاتی خۆماندا بێت نەک بە 100% بەڵام دەکرێت بە ڕژێکی زۆر لەژێر ڕسەڵاتماندا بێت یەک نمونە بەلامەوە زۆر گرنگە لێرە بیدەم ئەگەر متابعەت کردێت کاتێکە سەرەتای عاشقبوونی کوڕێک لەگەڵ کچێک پەیوەندیکی سۆزداری دەگا پێشەوەی بگاتە هۆگربوون طبعاً چەند مەرحەلەیەکە لەسەر بابەتی سەرەتایی خۆشەویستی دروست دەبێت کە لە دوای خۆشەویستی بابەتی هۆگربوون و بابەتی جنس و بابەتانەتە بەرەم هەتا لەگەڵی تێکەڵاوە هەتا شەونخوونی زۆر دەکە هەتا هەموو هەستونەستەکانی لەگەڵ دەباتە بەرەوە پێی دەڵێت چی ئێستا تۆ تاکی لە دڵمدا بەڵام دوایی کە دەبێتە بابەتی دابڕان شتێک بەکاردێنە کە پێی دەگوترێتی جاران تاک بووی لە دڵمدا ئێستا جوتی لە پێمدا طبعاً بمبوونەوە قسەم کار بۆچی وا دەڵم مەبەستمە یەکەم جار هەستەکە خۆی بەڕێوەی نەدەبێت ئەو بەڕێوەی دەبێت کە گیان بوویە کوێ تاک لە دڵدا بەڵام ئێستا هەستەکەی بۆ گەڕاندۆتراوەتەوە کە دەزانێت ئەوان کۆنتڕۆلیان کرد بەڕێوەیان برد بۆی ڕاستەخۆ پێگەکە لە بەشی بەرزەوە دێنێتە کوێ دێتە بەشی نزمەوە کەوا من پێم وایە ئێستا کاریگەرچین کارکتەر و ڕۆڵ ببینێ بۆ بەڕێوەبردننی هەستەکان خۆمان بین نەک دەوروبەرمان چکە خۆمان دەزانین بۆ کوێی دەبین چ لە خۆمان لە هەستەکان خۆمان بەرەو باشی دەمان بە بەڵام دەوروبەر ئەو نەکرێ هەندێک جا بەرەو خراپی بمان بە زۆر جار بەڵێ بەڵام زۆر جاریش نا طبعاً من بابەتی ڕژبینی قسە ناکەم بەڵام ئەزمون گەرایی و ئەو کەیس و حاڵەتانی کە دێتە بەردەستی ئێمە قسەی لەسەر دەکەین لەگەڵیان دادنیشین زۆر جار نەک هەر هەستەکانی بەڵکو بابەتی عەقیدە و مەبدە گرینگەکەی کە دینیشە ئەو بەڕێوەی نابە کەسیش کە بەڕێوەی دەبا لای دەدا زۆر جار دایکێک بۆ منداڵەکەی هەستێکی نەرێنی پێدەبەخشێ بەرەو ئاڕاستەیەکی دەبا لە چدا لە زۆر دڵسۆزبوون بۆ منداڵەکەی خۆیدا کە زۆر گرنگی پێدا ناهێڵێ بەشێک لە ساردی گەرمی ڕۆژگار بچێژێ جاران من بیرم دێکە خۆی گەورەکەم منداڵی پێبەخشین منداڵە بچووکەم منداڵەکەمان ئەوە کرد بوو لەوە دەزانم دەستان پێ ئەو شتە سپیەکەی لێدەن قۆنداخ
دایکم منداڵی لاقی درمە لە هێنا ئەمە لێرە پێڵێن قومارتە قوماتە ئەمە پێدەڵم ئەوە خۆدا کوڕەکە منداڵەکەم کوڕ بووکتم دا بۆ لاقە دەرێنا کوتی ڕۆڵە بۆی لێ ئێستاوە فێر بێ لاقی ئەو منداڵە بەساردی گەرمی ئێرەڕابێ بۆی لە داهاتوودا ئەو منداڵە بەرگی چ بگرێ بەرگی تۆزێک لە ناڕەحەتی و ناخۆشەکانی ژانیش بگرێ لە ژانی پێغمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەیریکە بۆچی پێغمبەری خوا ئەقدەم و ئەفضەل و کەس بوو لەسەر ئاستی هەموو جیان بەڵام بۆچی برا بۆ گونج بۆی تۆزێک قایم بێ من پێم وایە هەستەکان ئەگەر زۆر جار وریانە بین کەسە قایمە بوو هێزەکانی کۆمەڵگا نایەوە کاتە کرێ بڵێن هەستەکان سەرتا کاریگەری لەسەر خۆمانە بێ پاشان دەوروبەرمان دەکرێت بڵێ زۆرجار ئەگەر ئێمە خۆمان من پێم وایە نمونەی بدەم بە بەڕێزت خۆمان ساق کەشتەکەین ئەگەر خۆمان بە سەرکەوتی کەشتەکە لێ بخۆین و کەسێکە لە دەوروبەرشماندا سەلامەت دەرەچێت بەڵام ئەگەر خۆمان هەستەکانی خراپ بێ هاوشەوی ئەو برادەری کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ المرء على دین خلیل لەسەر هاوڕێیەکەیەتی خۆی لە کەشتەکە بەرەو ئاڕاستیی خراپ دەڕوا ئەو کەسانی کە لەسەری لەگەڵشی سەردەکەون هەورە بەرەو ئاڕاستیی خراپ دەڕوا کابوو دەکرێت خۆمان کاریگەری لەسەر خۆمان باش و خراپ دەوروبەرشمان دروستکرد زۆر باشە جیاوازی چیە لە نێوان هەست بەڕێوەبردنی یاخود بەڕێوەبردنی هەستەکان و خۆشاردنەوەدا خۆی دوو چەمکی زۆر جیاوازن بەڕێوەبردنی هەستەکان من پێم وایە زۆر بە کورتی بڵێم حاڵەتێکە کە ئینسان دەتوانێت کۆتایی بەم هەستە ناڕەحەتە بێنێ بە مانایەکی تر بەڕێوەبردنی هەستەکان کە خۆمان بیکەین بنبڕکردنی ئەم کێشەیە کە زۆرجار کێشەکانی ژیانمان بۆ بەرهەم دێنێت دارێک ئەگەر بنمونەوە بگری کاتێک کە دەبینی ئەگەر ڕەگی دارەکەت لە بنەوە بڕی تەواو بەشی سەرەوە وردە وردە دارەکە وشک دەبێت بەڵام ئەگەر ڕەگی دارەکەت نەبڕی چەند جار لە قوپۆی پێڵێ ئەم دارە هەڵدەداتەوە بەڕێوەبردنی هەستەکانیش ئەگەر بە جۆرێک بیکەین بە جۆرێک بەڕێوەبردنی هەستە خراپەکان بە تایبەتی هاوشێوێ و دارەیە بنبڕی دەکەین زۆر باش دەتوانین بگەینە چارەسەر بە نمونەیەک بیدەم کاتێک کە من هەستێکی خراپم بۆ دروست بوو بەڵام ئەگەر بەڕێوەم بر سەرپەرشتی بەڕێ هەستەکەی خۆمم کرد جاری یەکەم و دووەم و سێم قەینا هەڵە دەکەم بەڵام جاری چوارم و پێنجەم و شەشەم هەڵە ناکەم بەڵام ئەگەر هات و خۆم لە هەستەکە شاردەوە ئەم هەستە چی دەکات یەکسەر ڕاستەخۆ جارێکی تر دوو جاری تر سێ جاری تر چوار جاری تر هەمان ئەم هەستە دروست دەبێتەوە ناهێڵێ من بەرەو بنبڕکردنی هەستە نەرینەکە بڕۆ بەڵکو لە ناڕەحەتی و ناخۆشی بەردەوامدا دەمهێڵێتەوە کوێدار مەڵامەکەم گەشتوێت دەست خۆش بەماوەسان دەکرێت بە جۆر لە جۆرەکان ئەم هەستانە باسی شکل لە خێزانەوە وردە وردە ئاراستی مناڵ بکرێت هەمیشە دەربڕینی هەستێکی زۆر باش لەلایەن دایک و باوکە بە جۆر لە جۆرەکان کاریگەرێکی باشی ئەوێ بۆنەوەی داهاتووە بە درێژای تەمەنی مەستەی بە ئەرێنی جێبەجێ بکات کاریگەری زۆر دروست دەکات کاردانیار بۆ چونکە ئێمە بەشێک ڕۆڵی خێزان چۆنە دایکە باوکە منداڵەکانن دایک و باوک لە دوای وفاتیان قدوەکان دروست دەبن کە منداڵەکانن ئەو منداڵە هەقسێکی کورداواری خۆشتری تاپیری دەکرێت لێرە لە بەشێکی ڕاست بێ لە بەشێکی خراپ بێ دەکرێت ئەو منداڵە وردە وردە ئەم خۆ ئەرێنیانە وەربگرێ بیگوازێتەوە بۆچێ خوار خۆی شۆڕی بکاتەوە نەک هەر بۆ خۆی ببێتە قدوە بۆ هەموو کەس و کاریش ئەمە لەگەڵ کەسێکی بەڕێز دانیشتم لە شوێنێکی ئەکادیمی بوو قسەمان لەسەر بابەتەکە ئایا چۆن بتوانین ئێمەمانان کادیرێکی بەهێزی قیادەیەک دروستکەین بۆ خێزانەکانمان کاتێککە باوکم نەخۆشە وانەخواسە وفات دەکات لە سزن دەگیرێ لە سەفرێکە حاڵەتێکی تاڕی دێتە ماڵەوە چی لێ بکەم چۆن بتوانم چارەسەر بکەم هونەری چارەسەرێکی گەشەکە لێرەوە دەکرێت ئەو هێزە ئەرێنیانە بۆ منداڵەکان بگوازرێتەوە بۆی بتوانێت ئەویش هەموو حەلیل واتە شتیکەرەوەی چارەسەری کێشەکان بێ و هەم بتوانێت خۆشی و دەوروبەریشی ڕزگار بکات زۆر باشە ئەمە چۆن بتوانین بە شێوازێک ڕۆڵ بگەڕین یاخود هەستەکەمان بەڕێوە بەرین کە کاریگەری لەسەر بیرکردنەوەمان نەبێ یاخود ئایا چۆن هەست کاریگەری لەسەر بیرکردنەوەی مرۆڤ دەکات خۆی ئێمە بابەتێکمان هەیە سێگۆشەی گۆڕانکاری زۆر پێی ماجیبم زۆریشم سا کردەوە تەنانەت لە هەندێک شوێن تایبەتی ماڵەکەی خۆم و کەسانی کە نزیکم پێم هەڵبۆم هەڵواسین بۆی بتوانین هەستەکان ئێمە بەڕێوە نەبن بەڵکو بیرکردنەوەکان ئێمە بەڕێوە بەرن بەڵام دوو چەمکی زۆر جیاواز ئێمە پێش بیرکردنەوە ئەندێشە و خەیاڵمانەیە لەگەڵ ئەندێشە و خەیاڵ ئەو جار بیرکردنەوە دێ لەگەڵ بیرکردنەوە دوای بیرکردنەوە ئەو جار هەست دروست دەبێت لە دوای هەست ئەو جار ڕفتار دروست دەبێت لە دوای ڕفتار ئەو جار خوپێوەگرتن دەبێتە کەسایەتی واتە 6 بۆ 7 تا 8 مەرحەلی پێچێت تا ئینسان بتوانێت لەسەر شتێک ڕابێت بیرکردنەوەکانن هەستەکان دروست دەکەن نەک هەستەکان بیرکردنەوەکان دروستکەن ئێمە زۆر جار من بە یاسای بیرکردنەوەی گۆڕانکاری لە ژیانی خۆمدا زۆر جار بتوانیم ئەو کێشانەی کە دێتە بەردەمی خۆم لە ژیانی خۆمدا ئەوانەی کە لە دەوروبەریش من پەرکەوتن مێ لەگەڵا چارەسەرێک بەم کێشە بدۆزینەوە چۆن دەکرێت من بە نمونەیەک زۆر سادە باسی بکەم کاتێکە پەروەردگاری مەزن کچ و کوڕێک پێک و دڵیان پێکەوەیە بەڵام ئەم کچ و کوڕە بۆ یەکتر نابن ئەوی کە ئێستا من پێمان زۆربەی کێشەکان لێرەوە دروست دەبێت لە بابەتی لادان و ئینحیراف و بابەتی خیانەت و بابەتی خۆکوشتن و بابەتانەکە دێتە بەرهەم من پێم وایە لێرە ئەگەر ئەم کەسەی بە نمونە کچێک بۆ کوڕێک نەبوو ئەگەر بێت و بیرکردنەوەی ئەرێنی بەسەر کێشەکەی دازاڵ کە
لە 1970 بۆ 90 دەماغ و جەستە و کێشەکانیشی ژانی چارەسەر دەبێت. ئەگەر بێت و بیرکردنەوەی نێرینی بەسەردازاڵ کە لە 1990 دەماغ و جەستە و کێشەکانی ژانیی بۆ زیاتر دەبێت. با زۆر بە سەرعی نمونەکە بدەم. خاڵی یەکەم من کاتێکم لەو کتە بۆ من نەبوو بیرکردنەوەکانم دەڵێم چی؟ بیرکردنەوەی ئەرێنی بکەم یان نەرێنی بکەم. بیرکردنەوەی ئەرێنی دەکەم دەڵێم خۆی گەورە خۆشەویست. ئەم کتە بۆ من نەبوو، ئەم کڕە بۆ من نەبوو. نەگەیشتەوە مەرحەلەی کە من بتوانە قەنەعەت بە من کامە قەنەعەت بە بکەم لەگەڵ من بژی. نا خۆشەویستترین کەسەکانی ژیان من کە دایکم لەدەستێنێ باوکم لەدەستێنێ لەوان خۆشەویستتر عەقیدە و بیر و باوەڕەکەمە لەوانەیە و ئافرەتە یاخود ئەو پیا بوو با بە هۆکارەوەی کە لە دوو دین دوورم کاتەوە. کە بۆ بیرکردنەوەی چیە؟ بیرکردنەوەی ئەرێنی. لە دوای بیرکردنەوەی ئەرێنی چی دروست دەبێت؟ ڕاستەخۆ هەست. بەڵام هەستێکی ئەرێنی یان نەرێنی طبعا مادام بیرکردنەوەکەمان ئەرێنیە هەستێکی ئەرێنیش دروست دەبێت. دڵت تاو الحمد دڵخۆشم مادام ئەو نەسە قورآنی بیرێتەوە کە خۆی گەورە فەرمێتی فعسى تكرهوا وهو خير لكم إلا خيري تدا باشە. ئەو جار سێم چی دەکا؟ کردارێکی بە دووادادێ گوتمان کردارەکە دڵخۆشە سوزدەی شکر دەبا سواز بە خۆی گەورە دەکات ناشکری ناکە. ئەو جار لا نادا لە ڕێگا ڕاستەکە ناڵە خوا دژایەتی من دەکات. ئەو جار ناچێت بۆ بابەتێک کە بتوانێت خۆی عەقڵ و دەماغی سەرخۆش بکات، بتوانێت جەستی خۆی عەزت بدا، بتوانێت کاتە مەرحەلەیەکی زۆر قورس هەموو شەوێک بە مەستی بمێنێتەوە بەیانیانیش تا سەعات 11 لە خەودا بمێنێتەوە. ئەو بیرکردنەوەی ئەرێنی و خاڵە چارەسەر مەدەدۆست. ئەی بیرکردنەوە نێرینەکان هەموو شتانی گوتم ڕاستەخۆ پێچوانە دەکاتەوە. بۆیە لە جیات مرۆڤ سازی لە ناوبردننی مرۆڤ دەتە بەرهەم ئەگەر ئینسان بیرکردنەوە نێرینی بەسەر شتەکان داڵکات. کەوابوو ئێمە دەڵێن چی؟ بتێنمە سەر وەڵامەکە بۆی قفڵی بابەتەکە بدەم. من دەڵێم بیرکردنەوەکان پێشەستەکانن. کەوا بیرکردنەوەکان وا دەکەن تۆ بتوانی هەستت بۆ دروست بێ. ئەم هەستە ئەگەر هەستێکی باش بێت ئاڕاستی تۆ بەرەو ژیانێکی باش دەکات. ئەگەر هەستێکی خراپ بێت ئاڕاستی تۆ بەرەو ژیانێکی خراپ دەکات. دەست چاو خۆش مامۆسایان لە ئێستادا زیرەکی دەستکرد هەیە و ئەم ئای ئەمانە ئەمە تا چەند کاریگەری لەسەر هەستەکان ئەمانش ینی ئەتوانێت کۆنتترۆلی هەست بکەیان چۆن ئەمایە خۆی دەکرێت ئەوڵامشم بە تێڕوانینی خۆم بێت. بەڵێ گۆشەنیگای من جیاوازە لە گۆشەنیگای کەسێکەوە کە لەوانەیە تێڕوانی سەر بابەتە قسە بکە. بەڵێ ئەی ئای زیرێکی دەستکرد سەدان و هەزارها خاڵی باشی هەیە لەگەڵەوەنی باسی خاڵە بێزەکانی ناکەم باسی و خاڵە لاوازانی دەکەم کە لە ڕێگەی بڕێبردننی هەستەکانمان کاریمانسە دەکەم. باشە بنمونێک و سەمپڵێک وەری بگری گەنجێک کە تەمەنی هەرزەکاری هەیە دەهەوێت بابەتە فسیۆلۆجی جەستەکانی خۆی کە خۆی گەورە پێی بەخشوە غەریزەیەکە حوبێکە ئەوەی کە زانانی دەرووناسیش باسی دەکەن بتوانێت فڕاقەکە پڕکاتەوە. چ دەکا لە ئێستادا هیچ کەسێک لە ڕەگەزی بەرامبەر دەست ناخە یاخود بەدەستی خستۆ بەڵام وێڵ کراوە دابڕاوە بە مانایەکی تر هەر کەسۆ لە ماڵەکەی خوان ماونەوە. ئێساس دەکە فەرەغە ڕوحیەکانی پێوە گرتە خۆ کردوێتی خۆ بۆ چ بکە بۆی بتوانێت ئەو فەرەغە دەرونی کە لەگەڵ ئەو ئایا بتوانێت هەستەکانی لەگەڵ دەگۆڕێتەوە. گۆڕینەوەی هەستەکانی ئەو شەسازی کە کەسی بەکارهێنەر بەکاری دێنێ لەگەڵ ئای دەگوازێتەوە ئەوە تعبیر لەو دەکە ئایا هەستەکانی بۆ لە ناو دەبات هەستەکانی پێدەبەخشێتەوە هەستەکانی بەرەو ئەرێنی دەبا خۆت بەرەو نەرێنی دەبا. ئەو خاڵێکی تر دوو من پێم وایە خاڵێکی زۆر گرنگتر ئێستا پەیدا بووە ئەوەی کە من ئەنیمەیشنەکان لەگەڵ چەند مامۆستایەکی بەڕێز باشە بابەتەمان کرد ئەو ئەنیمەیشنانی کە ئێستا لە ڕێگەی میوەکانەوە دروست دەکرێت نەتبینی کاتێکە هێندی خاڵی بەهێزی تێدایە بەڵام هێندی خاڵی تێدایە یەک دوو میوە زەواز دەکات خیانەت لە میوەکەی تر دەکاتەوە کەوا بوو ئاڕاستەکردنی چی ئەو منداڵە یاخود ئەو کەسەکە سەیر دەکات بیرکردنەوەی نێرینی دەتێنێتە بەرهەمی من و هەستەکانە بەرەو هەستی نێرێنی دەبا بۆ چونکە من دەبینم لە میوەکاندا بۆ جۆرە مامەڵە بکرێ ئەی چی لە منداڵێکی بچووکەم کاتەوە بەرەو خاڵی باش بە لە پڕێکە دیکاتەوە خراپ دیکاتەوە بەخراپ ڕاست وایە کەوا بوو گرنگە بە بتوانین ئەی بە جۆرێک بەکاربێنین کە هەستەکانمانی پێبەرز بکەینەوە. هەستی چۆن؟ هەستی فەراغ ڕوحیەکان نا هەستی بابەتی زانستیەکانمان بابەتی پێشکەوتنەکانمان بابەتی زانستی و تەندروستی و سیاسی و کۆمەڵایەتی و تا کۆتایی گرنگە بە بتوانین ئای بە جۆرێک بەکاربێنین کە خاڵی بەهێز بۆ ژیانی خۆمان بەرهەم بێنین نە خاڵی لاواز. سباش مامۆستا کاریگەری هەستەکان لەسەر لایەنی دەرونی مرۆڤ چۆنە؟ طبعا دەرونی مرۆڤ پانتایەکی یەکجار زۆری هەیە زۆر جار ئەم دەروونە بە شتێکی زۆر سادە و ساکار ئاسوودە دەبێ گەشتکە دەیگرێت لە خۆشیان کە تەوقع ناکەی بەڵام زۆر جار دەرونی ئەو مرۆڤە لە کۆشک و تەلارێکدایە لە بابەتی مادیگرایەکی یەکجار زۆردایە لە هیچ شتێکی کەم نییە بەڵام ئەم دڵا و ئەم دەروونە و ئەم هەستە کاریگەریی وای لەسەر ژیانی مرۆڤ دروست کردووە ڕاستەخۆ قەتیسی کردووە کابوو دەکرێت بڵێم تێڕوانین بەشێک لە مرۆڤەکان مادە گەشتە مادەویستی ببێت بە مادە بەرەو هەستیش ئەرێنی دەبا بەڵام کەسێکی جیاوازتر گەیشتنی بە چاوکاڵەکە و چاو خۆشەویستەکەی خۆی کە خۆشەویستێتی پێی وایە ئەو هەموو ژیانەتی کەوابوو دەکرێت شتەکان جیاوازتر بێت نا بە زۆرشتر با باسی بکەین دەکرێت کەسێک کە بیەوێ ماستر و دکتۆراک بێنێ بە بەسیترین شت
کە دووری دەخاتەوە لەو کە بیرکردنەوەیکی نێرینە عذابی و هەستەیەدا هەستێکی نێرینەوە دروستەکە بەڵام گەیشتن بە بەدەستێنانی نازناوێکی زانستی و ماستەر و دکتۆرایەک و پرۆفیسۆرێک هەستێکی ئەرێنیت پێ دەبەخش ئەگەر کەسەکان هەموو سەرۆت و سامانی دنیای پێ بدەنێ نایدا یاخود ئەو منداڵە یاخود ئەو دایکە یاخود ئەو پیاوەیە هەر ئەو کەسەی لەسەر جادەیەک لە شوێنێک یارمەتی کەسێک دەدا زۆر بە سادەیی بەس سڵاوێکی لێ دەکات بەس دەردەخەنەیەکی بۆ دەکات بەس دەستخۆشیی لێ دەکات بەس فەرموویەکە نافەرموویە خۆیەوە ئەو هەستە لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هیچ شتێک بەقەد ئەو ئاسوودە ناکە کە دڵی خەڵکێک خۆشکەی خۆ دڵی خۆت خۆش دەکاتەوە دەروون ناسانیشە خۆشیە دەفەرمون ئەوە کاریگەری زۆر بەهێزیە کابوو دەکرێت دەرونی مرۆڤ بە بابەتێکی مادی عەزاب معەزەب بێ دەکرێت ئاسایش بێ و چێژش ببەخشە تا کۆتاییش مێکمان منداڵان چۆن هەستەکانیان بەڕێوەبنوە منداڵیش بە جۆرە جۆرەکە وەکو مرۆڤ هەنی هەستی هەیە کە وەکو گەورە بێ خۆی قسێکی زۆر بەهێزیە لەسەر بابەتی منداڵ هەولی من جنابتە محەممەد حەسان قسێک دەفەرمێ ئەگەر هەڵەنم لە ناونیشان ناوەکەی ئیذا هەدەمتە الحەضارە شارستانی هەروڵاتێک ناوبەری بڕۆ لە چ بدە لە قدوە پێشەنگ و مامۆستا و کەسە گەورەکانی بدە بەڵام ئێستا تیۆرێکمانەیە پێمان دەفەرمێ چی دەتەوێت شارستانی هەر وڵاتێک بنیاد بنێ بڕۆ لە منداڵە بچووکانەوە دەست پێ بکە کەوا بۆ منداڵ خاڵێکی زۆر بەهێزە من بتوانم هەستی ئەرێنی و نەرێنی لێوە فێرکەم لە حلۆ فەڕێزنا کاریگەری هەستەکان لەسەر منداڵەکان چۆنن کاتێک کە منداڵێک دەبینم دەگرێت یاخود پێ دەکەنێت یاخۆت نۆرماڵە نهستی خۆشی نهستی ناخۆشیشی لەسەر بەسەردا زاڵ نیە بەڵام بە نۆرماڵی دەژی لە نەکاو تووشی سترێس و قەلق و ناڕەحەتی و ناخۆشیێک دێ فرمێسکی بەناو چاوی بەناو دڵیشتایەتە خوار من چی لێ بکەم لەو کاتەدا دەکرێت من پێت بڵێم یەکەم حاڵەت بۆی بتوانین هەستی منداڵەکان لە ئێستاوە فێرکەین بۆ داهاتوو ببنە بناغە بۆ کۆمەلگا دۆزینەوەی هەستەکەیەتی لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی گفتوگۆوە یاڵا ڕۆڵەکەم هەر با بچین دابنیشین طبعا پێم وایە جارێک لەم سەودی لەگە جەنابتان باسی بابەتی گفتوگۆم کرد زەمینە سازی کات سازی وشە سازی ئەوانە خاڵی جەوهرن بۆ بابەتی دەستپێکی هەر بابەتێکە لەگەڵ هەر کەسێک قسە دەکەی بە تایبەت منداڵ پێمانوانە بێ منداڵ بچووکە نا منداڵ جیهانێکی زۆر گەورەیە کە لە داهاتوودا دەتوانین جیهانەکەی ببین بەڵام ئێستا نایبینین ئەم وشە سازی و کات سازی و بند بابەتانەی لەگەڵ باز بکرێت کوڕی خۆم چی وای لە تۆ کرد بگری چی وای لە تۆ کرد لەگەڵ ئەو هەستە ناخۆشەدا خوردە وردە خۆت عەزاب دەی لە ڕێگەی هەستەکە و هەستی خراپ بێت من وەکو دایک و باوکە هەستە خراپی دەبێت لە دوورکەمەوە شەڕی لەگەڵ کەسێک کردووە ئایپاتەکەی سەیر ڤیدیۆیەکی نەشیاوی کردووە یاخود ڤیدیۆیەکی ترسنایشی کردووە ئەو منداڵە هەستێکی نەرێنی بۆ دروست بە من بتوانم وردە وەکو دایک و باوک لێ دوورکەمەوە دوو ئەگەر نەمتوانی لە ڕێگەی گفتوگۆوە چارەسەری بکەم یەکێک لە هەرە تەکنیکە بەهێزەکان کە من دوێنێ بۆ بەرنامەکەی ئێرە ئامادەکاریەکەم کرد لەگەڵ منداڵەکەی خۆم جێبەجێما کرد چی کرد بتوانە کوڕی خۆم ئەو هەستە لە چیەوە دروست بوو کچی من بڕۆ با بچین لە ڕێگەی وێنەکەشانەوە دروستیکەی ئەو بە خۆی درستی کرد وێنەکەش چۆن باشە ئەمە گرنگە ڕاستە وێنەکە یەکسە دروست کرد دڵێکی کێشاوە لە کێشاوێنەی دایکی داناوە پێشم تۆدایە من جارێکتر ئەو بکەم من دەترسم هەستێکە دروست بووە لە چۆ دروست بۆ منداڵ لە چۆ شتەی بینی بەبێەوە یاگەدار چی کرد بەڵام پاڵپشتی و کاریگەری دایک و باو بووی کە کاریگەری خراپ لەسەر منداڵەکەی دروست نەکەم مامۆستا ئوستاز ینی باشترین شت ئەوەیە کە دایک و باوکان بتوانن بە سنتەرکردنی خودی خۆیان بکەن لەگەڵ منداڵەکان یەکەم جار بخۆمەوە دەست پێ دەکەم من کاتێکە منداڵەکەم لە شەڕ لە دەرەوە شەڕێک دەکات لە مەکتەبەکەی دێ وشەیەکی نەشاو بەکاردێنێ کە لە ماڵەکەی من بەکار نهاتووە نازانم لە چۆ بەکارهێناوە کە هاتەوە منداڵە هاتەوە بەکارهێنا شتەکەی گوت باشترین چارەسەرەوەی من قناعەتی خۆم یاسای ژیانی خۆم وایە دەکرێت هەڵەش بم قەت لەو کاتەدا قسە ناکەم قەت ئیلا دای دەبم وەرە کوڕی خۆم بە شتێک مەشغوڵی دەکەم دواتر زەمینە سازێک دادنم پیاسەیەک لە بازاڕ بێ لە شوێنێک بێ یاخود لە کاتی یاریەکەیدا دەچم بۆ لای هێندی قسەی خۆش دەکەم هێندێک بابەتی کە دەکەمەوە ئەو جار وردە بەهێزی عەقڵ بتوانم قسەی لەگەڵ بکەم کوڕی خۆم چی وای لێ کردت ئەو ڕۆکریای بوو لە مەکتەب چی قسەی پێ گوت بووی بۆ دەرەجەکەت کەم هێنا ئەو شتانە وا دەکا وردە هێز و عەقڵ و جەستەی بێتە ژێڕسڕای تۆ بتوان ئەوەی کە لە ناخیدا زۆر بەهادی وەکو کانێکەڵی خوێنەوە پێ بڵێت لە کۆتاییدا چ وشەیەک یاخود پەندێک باشترینە بۆ ئەوەی کە هەستەکانی پێ دەربڕین لەبارەی هەستەر بڕینەوە بێت خۆی هەستەکان من پێم وایە دەکرێت وەکو شتێک بشوپێنرێن کە ئەو ئاوەی کە لە ناو ڕووبارەکاندا و دێ و دەچێ و لەگەڵ ئەو بەردانی کە لە ناو کانەکاندا لە ناو ئاوەکاندا گیریان خواردو ماونەتەوە متابعەت کردو هەمیشە ئاوەکان بە بەردەکان دەکەون و دێن و دەڕۆن ئایا کاریگەری ئەو ئاوە لەسەر بەردەکە چۆن یاخود بەردەکە کاریگەری لەسەر ئاوەکە چۆنە هەمیشە بەردەکان ئاوەکان هێواش دەکەنەوە بەڵام ڕێگری ناکە لە ئاوەکە کە بڕوات ینی نایەڵێ ئاوەکە دەربازی بێ
ئەی چ بکەین لێرەدا من دەمەوێت لێر ئەوە بڵێم ئێمە بتوانین هەستەکانمان وەکو ئاو بەردەکان ئاگامان لێیان بێ ژیان وایە هەستە ناخۆشەکان وەکو بەردەکان دەتێن و ڕات دەگرنوش هێواشت دەکەنەوە بەڵام گرنگەوە وەکو ئاوەکە پەنگ خواردوو نەبین بڕۆی ئەم هەستە ناخۆشانە تێبپەڕێنی دەکرێت بە جۆری شتە باسی بکەم میکەمە کۆ تا قسەم لێرە ئەو قسەی هەمومان ئاڕاستە بێ بۆ خۆمان یەکەم جار بۆ خۆ لە ژیانماندا بۆی بتوانین بەختەوەر بین دووشت دیاسا جێبەجێ بکەین یەکەمیان ئەو خراپانەی کە بەرامبەرمان دەکرێن بۆی بتوانین هەستێکی ئاراممانە بێ لە یادیان بکەین چۆن ئایا جاریشترم کەسە 2000 3000 کەم کەسە هەمیشە هەستە خراپەکانی ڕفتارە خراپەکانی لەگەڵم کە هەر لەگەڵ لا دیکەم بڵێ بەڵام بێگ مەرج دوورکەوە لێ مەودای سەلامەتی یاسامانەیە لی بپارێزە مێڵە مەودای سەلامەتی تۆ ببەزێنێ ئەوە یەک دوو لەگەڵ ئەوەی کە هەمیشە هەڵەکانی بەرامبەر لە بیرکەین تخوا بە هەمیشە ئەو چاکانش لە بیرکەین بەرامبەر بە خەڵک ئەنجامیان دەدەین بۆ چونکە لە ڕووی دەروینەوە کاریگەریەکێک جار بەهێز بەجێ دێڵێ کاتێک کە من زانیم کەسی بەرامبەر چاکەم لەگەڵ کردووە لە یادم کردووە ئەم کەسێتی چاکەم لەگەڵ دەکاتەوە ئەوی کە پەروەردگاری مەزن فەرمێتی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى يعني غزالي زۆر جان فەرمێ ئەزیەتدانەکە قسە نییە هەرجەستە نیە لێی دەی قسەیەکە کاتەڵە منەوە کارم بۆ تۆ کرد ئەزیەتدانە کەوابوو لە دەستدانی هەستی ئەرێنی بەچی دەکرێت بە باسکردنی ئەم چاکانی کە بۆ خەڵک باسوان کردو لە یاد نەکردی و خراپانی کە خەڵک بەرامبەریان کردو بەڵام هەستە ئەرێنیەکان هەستە باشەکان ئەو هەستانە کاتێک دروست دەبێت خراپەکان لە بیرکەین و باشەکان بێنینە بەرهەم بۆ ڕابردوو نەگەڕینەوە لە کاتێکدا کە داهاتومان بڕوخێنێت نیژەڵێم هەموو هەستێکی باش دەرونێکی باش و ئارام ئێنێتە ئارا حتمما دەست چاوە خۆش بێ بەڕێز ماوە ساحێری سعید ڕاوێژکاری پەروەردەی یەخوا بەخێر بێ سپاس بۆ سپاس بە جەنابتان گەورەیتان و هەر سەلام